لامین یامال ئەو منداڵە ئەسمەرەی یانەی بەرشلۆنە و هەڵبژاردەی ئیسپانیا کە هێشتا تەمەنی نەگەشتۆتە تەمەنی پێگەشتووی لە چەند ڕۆژی ڕابردوو مۆمی تەمەنی 17 ساڵی کوژاندەوە. ئەو منداڵە بەڕەچەڵک ئەفریقیە و لە دایکی مەغریبی و باوکێکی خێنی موسڵمان لەدایک بووە. خانەوادەکەی لامین هەر بە منداڵی کۆچیان بۆ ئەوروپا کردووە، واتە لە دیدی ئەوروپیەکانەوە کۆچبەرن. ئەمەش بەو واتایە دێت لە ڕەچەڵێکی ناشارستانین و خاوەن هیچ کلتورێکی ئەوروپینی. چیرۆکی یامان لێرەوە دەست پێ دەکات. ئەو یاریزانە بارەمەندە هەر کات گۆڵ تۆمار دەکات، ئەوە بە شێوازی تایبەتی خۆی ئاهەنگ دەگێڕێ و بە پەنجەکانی هەردوو دەستی ئاماژەیەک دەکات کەوە کۆدێک وایە دەبێت بکرێتەوە. ئەوەش مشت و بنری لە ئیسپانیادا بە دوای خۆی دەهێنا. هەر بۆیە وەزیری کاری حکومەتی ئیسپانیا یۆلاند دیاز لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕیەکس بە هەڕەشە دەنووسێ لە دوای ئاهەنگی ئەو گۆڵەی لە فەڕەنسای کردووە کە بۆ دڵخۆشی سەرجەم هاوڵاتیانی ئیسپانیا ئەو کۆدەی کە پەنجەکانی دەستت دەینووسی جێگەی قوبوڵکردن نییە و سوکایەتیکردنە بە ئیسپانیا. بەلای خانمە وەزیرەکەوە کە هەمان کات ئەندامی حیزبی ڕازڕەوی تونڕەوی ئیسپانیایە کە دژی کۆچبەرەکانی ئیسپانیایە. پێیان وایە ئەم کۆچبەرانە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە لێی وەهاتوون. هێرشبەرەکەی بەرشەلۆنە بە پەنجەکانی دەستی دەنووسێ 304 واتە ژمارە 304 کە کۆدی بەریدی ناوچەی ڕۆکاڤۆندایە لە کاتەلۆنیا کە زۆربەی دانیشتوانەکەی ئەفریقی ڕەشپێستی کۆچەرین لە ئەفریقا وڵاتانی هەژارنشینەوە هاتوون. وەزیرەکەی ئیسپانیا بەوەشەوە نەوەستا و هێرشی زیاتر دەکاتە سەر کوڕەلاوەکە و دەڵێت پەیامەکەی یامان لە کاتی گۆڵکردن مەترسیدارە و سوکایەتیە بەگەلی ئیسپانیا. ئەو قسانی خانمە ئیسپانیەکە لەوانەیە ببێتە فشارێک بۆ سەر یامان و لە داهاتوودا کاریگەری نەرێنی لەسەر ئاستی دروست بکات و ژیانی وەرزشی بخاتە مەترسیەوە و کۆمەڵێکی زۆر لە هاندەرانی لەدەست بدات. ئەوەی لە کۆتاییدا ڕوودەدات لە دوو ئەگەر تێپەڕ ناکات. یەکەمیان ئەوەیە یامان بە ئاماژەی دەستەکانی خۆی گەورەتر دەکات، دووەمیان لەوانەیە کۆدەکەی دەستی تەوقێک بێت و بیکاتە گەردنی و خودی خۆی پێ بخینچێنێت.